بودجێ بەڕاستی لە ماوەی 15 ساڵی ڕابردووە من کار و چالاکیەکانیان نەبینم سەرڕای ئەوەی دایستەکانی کە خوازیارن لە کولاسەکان بکەن زیاتر لە 100 من عبد الله فتاحم خاني بروجي بلوري قلب قازم مريشكين ان شاء الله هي دار هاكاري ما بكم بروجي كمان قورة الفراوان تركين بو ايوبتاني بجين جاني خمان لسر دابين كانوا شان صالك خريكين اما طازني بلا 2018 تقريبا من بروجي هي بس ترى ان شاء الله ورده قوريكم وخاقي تلقى سركار والله باش ما ندوري وشتان بيكدين عمر خراوة دوري دكتورة كان هات دكتور بيتنري أوان دوران بيكدين زور استفادة يعني أبو إما بنخش كوتني بلا وربو كنترول كردي بيج وقتي نخش كوتنا كيان والله أما بربو ما كمان 2 صالة توزع باش بو قوشتو يالكيو قلو قازو والله بلان داوت مانو قورة تريكين بروجا كمان قورة تريكين وبيش كوتو تريكين بس بروجا بيسي بشتي زياتري بيش كوتو تربية أتواني توش حقيقة بقى سركار من نام سلمى عبد القادرة بەڵێ سەرەتا من خۆم پرۆژەم هەبووە دوای ئەوە ئەمان توانیوانە هاوکارمامت بۆی پرۆژەکەمان گەورەتر بکەین و زۆر سوودمان لێبینیوە سەرەتا خۆت ئەبێ جێگایەکت هەبێ پرۆژەکەت هەبێ پاشان ئەمان هەستاون بە دابینکردنی مریشکی زیاتر و جیئازی زیرەک بۆ ئەوەی چاودێری پەلەوەرەکان بکەیت پێشتر نەمانەتوانی بەو شێوەیە پارێزگاریان لێ بکەین جۆری وا بۆ ئەفەوتان بەڵام ئێستا ئەتوانین لە ڕێگەی موبایلەکانمانەوە چاودێری پرۆژەکانمان بکەین لە جێگای خۆی بەڵێ وەربگرە ئەمە زۆر ئاسانکاریە جاران ئەبوو هەموو ڕۆژە بچینە سەرمان لە پرۆژەکە بایە ئێستا ئەتوانی نەچین بۆ نمونە چەند 3 ڕۆژ جارێ بچین چکە خۆمان دەرگایمان ئێمان بۆ کردوون ئەوان بۆیان دابینکردن پەلەوەرەکان خوان سنەژور و خوانێنە دەرەوە لە ماڵەوە توانین دەرگاکە بکەیتەوە دایقی لە ماڵەوە بە کامێرا چاودێری پەلەوەرەکانەکەی لا شتێکی دەرەکی پارێزراوە پرۆژەکەی من بریتێ لە قاعەیەکی گەورە کەوا پەلەوەر لە خواگرێ و ئەمانش خۆم پێشتر خۆم هەم بووە پەلەوەر بەڵام ئەمان پەلەوەری زیاتریان بۆ دابین کردوم کە تێ پەلەوەرەکانمان لە نێوانە داناوە بۆ جیازانی کە بۆ پەلەوەرەکان ئەبێت برای کاکەمالە بەخوا من زۆر ئیمامی ناناستم